ئەوروپا لە نێوان بەرداشی ترس و هیوادا. ئایا فاشیزم دەگەڕێتەوە بۆ ئەوروپا؟ کیشوەرە کۆنەکە لە بەردەم چارەنووسێکی هەستیاردایە. ئەنجامی هەڵبژاردنەکانی چەند هەفتەی ڕابردووی ئەوروپا دوو جۆر لە کاردانەوەیان لە نێو شیکەرەوە سیاسیەکان دروست کردووە. یەکێکیان وەک بژاردەی نەعاما لەلایەن شیکەرەوە سیاسیەکانەوە لێی دەڕوانرێت کە ئەوەش وەک ئەوە وایە سەری کەسێک لە نێو لم نقم بکەیت و چاوەڕێەوە بیت بایەک هەڵبکات و لمەکە لەگەڵ خۆی ببات. توێژەرە سیاسیەکان دووەمین بژاردا وەک بژاردەی وێرانکاری وێنای دەکەن. بژاردەی نەعامە دەڵێت سەرباری ئەوەی ڕاستەڕەوە توندڕەوەکان دەنگی باشیان بەدەستێنا، بەڵام پەرلەمانی داهاتووی یەکێتی ئەوروپا لەلایەن سۆسیال دموکرات و سنتراڵەکانەوە کۆنتڕۆڵ دەکرێت و ئەوان زۆرینەی پەرلەمانین. بەڵام توێژەرانی سیاسی لەبارەی دووەم بژاردەوە هۆشداری دەدەن و دەڵێن فاشیزم دەگەڕێتەوە ئەوروپا. هەڵبژاردنەکانی چەند هەفتەی پێشوو وەک ڕاکێشانی پەنجەی ئاماژە بوو بۆ ئەو زنجیرە کێشە بنەڕەتیانەی کە یەکێتی ئەوروپا دەمێکە بەدەستیانەوە دەناڵێنێت. یەکێک لەو گرفتانە خواستی زۆری یەکێتی ئەوروپایە بۆ فیدرالیزم، خواستێکی شاراوە، بەڵام تا ئێستاش بەیان نەکراوە کە ماوەیەکی زۆرە لە یەکێتیەکەدا هەبووە. وڵاتانی ئەوروپا کە سەرەتا وەک هاوکار و هەماهەنگکاریان دەکرد، بەڵام دواتر هەمویان هاتنە نێو بەرەیەک کە بە یەکێتی ئەوروپا نەسراوە و توانیان لە چەندین بواری جیاجیادا لە نێو یەکێتیەکەدا هەماهەنگ بن. لەوانە زانست، تەکنەلۆژیا، مافی مرۆڤ و بواری سەربازی و دواترینیشیان هاوکاریکردنی وڵاتی ئۆکرانیا بوو لە ڕووی سەربازیەوە. ئەم فیدراڵیتەی یەکێتیەکە بە جۆرێک دژ بە کولتورە ئەوروپیەکە بوو کە گرنگی بە سەروەری وڵات دەدا لە ڕوانگەی نەتەوەپەرستیەوە. وڵاتانی ڕۆژاوای ئەوروپا کە دڵی یەکێتی ئەوروپان، ئەوێنی لەدایکبوونی چەندین دەوڵەتی نەتەوەیی بووە لە هەناوی ئیمپراتۆریەتەکان کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کاریگەری لەسەر دەوڵەتانی دیکەشدا بنێت لە سەرانسەری جیهاندا. یەکێتی ئەوروپا با لە ئامێزگرتنی بیرۆڕای جیاواز سوودمەندی سەرەکی بووە لە فرە کولتوری و پێکهاتە جیاوازەکان. ڕۆژهەڵاتی ئەوروپا کە لەژێر کاریگەری ئیمپراتۆریەتی ڕووسیادا بوو، لەژێر دروشمی پاراستنی یەکێتی وڵاتانی ناوچەکە، ئەو شوێنە ئارامە نەبوو کە پەنابەر و کۆچبەران ڕووی تێبکەن. بەڵام لەلایەکی دیکەوە وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا باوەشی بۆ ڕۆشنبیران، هونەرمەندان و پەنابەران کردەوە کە بووە هۆی دروستکردنی ئەو دیموکراسیەی ئەوروپا ئێستا پێی گەیشتووە. لا ئێستادا هیوا و ترس هاتووەتە ئاراوە کە بەشێک لە ڕاستڕەوە توندڕەوەکانی ئەوروپا پێیان وایە دەبێ گرنگی بە دەوڵەت نەتەوە بدرێت و بگەڕێەوە بۆ سەردەمی تاکڕەگەزی نەتەوەیی لە دەوڵەتدا. ئەم ڕاستڕەوە توندڕەوانەی ئەوروپا پێیان وایە دەبێت دەوڵەت داخراو بێت بە ڕووی پەنابەران و خەڵکی دەرەکیدا. بۆ ئەمەش ترسی ئەوەیان هەیە ئەوروپا لە ڕووی دیموگرافیەوە بە تەواوەتی بگۆڕدرێت بەهۆی هاتنی ئەو شەپۆلە لە پەنابەران بۆ وڵاتانی ئەوروپا. بەڵام پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئایا ئەوروپای دوای 70 ساڵ لە کۆتایی هێنان بە فاشیزم و نازیزم دووبارە دەگەڕێتەوە بۆ قەڵاچۆکردنی ئەو فرەیەی بۆتە هەوێنی ڕاگررتنی شکۆ و ئارامی ئەوروپا؟